سەرۆک لەکوێ؟ هەمیشە وا باوە کاتێک وڵاتێک تووشی ڕووداوێک یان کارەساتێک دەبێتەوە هەمویان چاوەڕێی سەرۆکن. بابزانین ئێستا و لەم سەردەمەی کۆرۆنادا سەرۆکی بەشێک لە وڵاتانی جیهان لەکوێن و خەریکی چین؟ ئەمە دۆناڵد ترۆمپە. ڕۆژانە خۆی و تیمە پزیشکیەکەی زانیاری و بڕیاری نوێ دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا ئەدەن، هەرچەندە سەرۆکە ئەمریکیەکەی جیهان هەندێک جار بڕیارەکانی بەرز و نزم دەکات، بەڵام وا پێ ئەچێت کۆرۆنا سەرکێشەکانی سەڵ کردبێت. ئەمەش جەستن ترۆدۆرە، سەرۆکە میهرەبانەکەی موسڵمانان لە کەنەدا. ترۆدۆر دوای توشبوونی خێزانەکەی بە کۆرۆنا خۆی کەرەنتینە کردووە و ڕۆژانە لە بەردەم ماڵەکەی کۆنگرەی ڕۆژنامەوانی دەکات. بۆریس جۆنسن، هاوشێوەکەی ترامپ و هیوان نوێیەکەی کۆچبەرە تازەکانی بەریتانیا، سەرۆکی بەریتانیەکان ڕۆژانە لەگەڵ تیمەکەی دەچنە نەخۆشخانەکان و بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن و وەڵامی پرسیارە قورسەکان دەدەنەوە. ئەو سەرۆکەی باوەشی بۆ ملیۆنان خێزانی وڵاتانی تر کردەوە لە ئەڵمانیا. ئەنگێلا مێرکەڵ هەمیشە لە ناو مارکێتەکانە و لەگەڵ خەڵکەکەیەتی و ڕێنمایی دەدا و هاوکاریان دەکات. بابین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە کاکشا عەبدوڵڵای ئوردنە و ڕۆژانە بە شێوەی مەیدانی لە ناو خەڵکە لەسەر شەقامەکان. ئەمەش جێنشینی ئیماراتە، لە بەردەم کامێرەکان پلانی خۆی بۆ ڕووبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕادەگەیەنێت. ئەمەش سەرۆکە خانە نشین کراوەکەی عێراقە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە. ئەی سەرۆکی ئێمە کوا؟ ئەی سەرۆکی حکومەت کووە؟ سەرۆکی ئێمە جگەلەوەی کە باڵادەستترین بەرپرسی حکومیە و ڕاستەوخۆ بەرپرسە لە کاروباری هەرێم، 3 هەفتەیە هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی نەکردووە، هەرچەندە لە ڕێگەی مۆبایلەکەیەوە پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە. تەنانەت سەرۆک لەو کاتەوەی بۆتە سەرۆکوەزیران هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەگەڵ میدیاکانی ناوخۆ نەکردووە. دەسەرۆک تۆش دەرکەوە لەم کاتی قەیرانەدا، هەر دڵمان پێی خۆشە.